ئەو سەرکردەیەی بە سواری ماتۆرسکیلێکەوە 8,000 میلی لە 8 مانگدا بڕی دوای چەندین هەوڵ بووە گەورەترین ئایکۆنی شۆڕشەکانی لاتین. چێ گیڤارا، دکتۆر و نووسەر و شۆڕژگەی ڕەمەزنەکەی ئەمریکای لاتین. یەقینی گیڤارا لەسەر شۆڕشەکان و ئەو پێداگیری دەیکرد بۆ ئازادی، هۆکارەکەی لا بینینی چەندەها نادادپەروەری و هەژاری سەرچاوەی گرتووە. کاتێک گیڤارا لەگەڵ هاوڕێکەی ئەلبێرتۆ گەشتی ماتۆرسکیلەکەیان دەست پێکرد بۆ ماوەی 8 مانگ، ئەم گەشتەکە و ئەمی شاهیدەکانی گیڤارا لە ستەم و زۆرداری نایەکسانی و نادادپەروەری بوونە سوتەمەنی بۆ پەرەپێدانی هەست و ڕەوتی کۆمۆنیزم. هەر بۆیە ئەو کات گیڤارا دەڵێت بۆ هەموو ستەم لێکراوانی ئەم جیهانە لە هەر شوێنێک زوڵم و ستەمە بێت ئەوێ نیشتیمانی منە. دەشڵێت هەرچیەکم لێ دەڕوات با بڕوات، هەر شتێک ئاڵوودەی تکا و پاڕانەوە بێت من نامەوێت، تەنانەت ژیانیش. گیڤارا گەڕایەوە قوتابخانە و لە ساڵی 1953 بڕوانامەی پزیشکی بەدەستێنا. زۆری نەخایاند جارێکی دیکە بە دەوری ئەمریکای لاتیندا گەشتێکی کرد و لە دواییشدا بۆ گواتیمالا، لەوێش بەشداریکردنی لە هەوڵێکی چەکداری سەرکەوتوو نەبوو بۆ بەرگریکردن لە ڕووخاندنی سەرۆکایەتی چاکسازی خوازی چەپ جاکۆبۆ ئاربێنز کە لەلایەن CIA پشتیوانی هەبوو. دوای ململانیەکان گیڤارا هەڵهات بۆ شاری مەکسیکۆ و لەوێ هاوسەرگیری لەگەڵ هێلدا گایدا کرد. لە ساڵی 1955 چاوی بە سەرکردە یاخیبۆکان فیدل کاسترۆ و ڕائول کەوت. پلانیان بۆ شۆڕشی چەکداری خۆیان دانابوو بۆ ڕووخاندنی حکوومەتی کوبا و فولجێنسیۆ باتێستا. گیڤارا دەڵێت ئەو کارەسات و زوڵم و ستەمانەی لە کاتی گەشتەکەم دابینیم لە ئەمریکای لاتین پاڵپشتێکی گەورە بوون بۆ قسەکردنم و بەشداریکردنم لە هەر شۆڕشێکدا دژی ستەمکاری. کاسترۆ گەشتبینی کردم و زۆر نائاساییانە سەرسامی کردم. بۆیە منیش بەشدار بووم و شتگەلێکی زۆرمان کرد کە دەبوو بیکەین. ناچار بووم واز لە گریان و واز لە گیتار بێنم و دەست بکەم بە شەڕکردن. Sobrevivir aquí y para triunfar uno tiene que vivir como si ya hubiera. مردنێک بە پێوە زۆر شەرەفمەندانەترە لە ژیانێک لەسەر ئەژنۆ. کاسترۆ و گیڤارا دوانەیەک بوون، هەردووک تەواوکەری یەکدی بوون. یەکێکیان نائومێد، ئەوی تریان بیرمەند. یەکێکیان سۆزدار و گەشبین، ئەوی تر سارد و گوماناوی. یەکێکیان تەنها بە کوباوە پەیوەست بوو، ئەوی تریان بەستراوەتەوە بە بازنە کۆمەڵایەتی و ئابوووریەکانی تەواوی لاتین. Como ha dicho Fidel Castro, mientras el concepto de soberanía exista como prerrogativa de las naciones y de los pueblos independientes y como derecho de todos los pueblos, nosotros no aceptaremos la exclusión. گیڤارا وەک بەشێک لە بزوتنەوەی 26 تەموزی کاسترۆ یەکێک بوو لە گروپێکی بچووک کە برایانی کاسترۆیان پێدەگوترا. لە یەکەم هێرشی شکست خواردووی ساڵی 1956 بۆ سەر سوپای باتێستا ڕزگاریان بوو. ئازایەتی و سەرکردایەتیەکەی وای کرد کاسترۆ بیکاتە فەرماندەی خۆی.
گیڤارا بوو بە هاوڵاتی کوبا و لە هاوسەری یەکەمی جابووەوە و هاوسەرگیری لەگەڵ ئەلیدە مارچ کرد کە خەڵکی کوبایە و بە فەرماندەی کاسترۆ گیڤارا وەک جەلاد لە زیندانەکانی لاکابانە کاری کرد و سەرپەرشتی فەرمانی کوشتنی 500 پیاوی کردووە کە بەپێی هەندێک خەمڵاندن بەسی خۆڕیان بەجێهێشت و دادەنران. تا ساڵی 1965 کاسترۆ ڕایگەیاند کە گیڤارا نامەی ماڵ ئاوایی بۆ سەرکردەکان نووسیوە و دەستبەرداری ڕەگەزنامەکەی بووە و کوبای بەجێهێشتووە بۆ بەرەنگاربوونەوەی ئیمپریالیزم لە وڵاتانی دیکەی تازە پێگەیشتوودا. Fidel, siento que he cumplido la parte de mi deber que me ataba a la revolución cubana en su territorio y me despido de ti, de los compañeros, de tu pueblo, que es ya mío. لە ئۆکتۆبەری ساڵی 1967 ئەو گروپە گەرێلایەی کە چێ گیڤارا لە بۆلیڤیا سەرکردایەتی دەکردن نزیک بوو لە نەناوبردن لەلایەن مەفرەزەیەکی تایبەتی سوپای بۆلیڤیاوە بە یارمەتی ڕاوێژکارانی CIA. گیڤارا بە برینداری گیرا و هەردوو قاچەکانی گول لە باران کرا. بە سەربازە بۆلیڤیەکانی وت زیاتر تەقە مەکەن، من چێ گیڤارام، بەهای من بۆ تۆ بە زیندوی زیاتر دەبێت وەک لە مردوویی. دواتر ئەو هەنا و سنگە فراوانەی ساڵانێک تەنها هەستی نیشتیمانی و دژە نایەکسانیەی لێدەهاتە دەرێ دوجار بووە نیشانە بۆ گول لە بارانکردنی بۆلیڤیەکان و داستانی مەزنی گیڤارای شۆڕژگێر کۆتایی هات. لە دوای 30 ساڵ لە کوژرانی گیڤارا ئێسکە پەیکەرێکیان لە ساڵی 1997 لە بۆلیڤیا دۆزیەوە و بەرەو کوبا گەڕاندیانەوە. هێشتا یادی بەرزڕاگرتنی کوژرانی گیڤارا هاوشانە لەگەڵ یادە نەتەوەیی و دینیەکانی خەڵکی وڵاتەکەی.